ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لا ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە حەڤەی حوزەیرانی 2025 تان پێشکەش دەکەین کاژمێردا با کاتی ناوەندی ئەوروپا. نیویۆرک تایمز سەبارەت بە بەشداری ئەمریکا لە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و لە ناوبردنی دامەزراوە ئەتۆمیەکان زانیاری نوێ دەخاتە ڕوو. ڕۆژنامەکە بڵاوی کردوێتەوە ترەمپ بیر لە بژاردەی لە ناوبردنی تەواوەتی بنکەی ئەتۆمی ژێرزەمینی فۆردۆی ئێران دەکاتەوە بۆیە هێرشێکی لەو شێوەیە تەنها لا ڕێگەی بۆمب هاوێژە استراتیجی B2 ئەمریکیەوە دەتوانرێت ئەنجام بدرێت کە با بۆمبی شکاندنی بەرگری پاڵپشتی کراوە. ڕۆژنامەکە لازاری سەرچاوەکانی داری ئەمریکاوە بڵاوی کردوێتەوە کە ترەمپ هانی جێگری سەرۆکی وڵاتەکەی فرانس و نوێنەرەکەی لا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ویتکۆفی داوە بۆ کردنەوەی کەناڵەکانی پەیوەندی لەگەڵ ئێران و پێشنیاری کردو کۆبوونەوەیەک ئەنجام بدات بۆ تاوتوێکردنی ئەگەری گەیشتن بە ئاگر بەس ئاماژەی بۆش کردووە واشنگتن هەوڵ دەدا بژاردێکی سەربازی لەگەڵ دەرفەتێکی دیپلۆماسی هاوسەنگ بکات ئەمە لە کاتێکدایە کە گرژیەکانی نێوان تاران و تەلەبیب با شێوەیەکی بەرچاو پەرەیسەندووە. میدیا جیهانیەکان سەبارەت بە هەوڵەکانی فەڕەنسا بۆ نێوەنگێری ئەمریکا و ئێران با مەبەستی ڕێککەوتن و ڕاگررتنی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران ڕایانگەان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا نێوەنگێری ئێمانوئێل مەکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕەت دەکاتەوە و هێرش دەکاتە سەری و دەڵێت ناگەڕێمەوە بۆ ئاگربەست لەگەڵ ئێران. ئەمە لە کاتێکدایە ترەمپ کۆبوونەوەی گروپی G7 لا کەنەدا بەجێهێشت و ڕایگەن بۆ کارێکی زۆر پێویست و گرنگ دەبێت بگەڕێتەوە واشنگتن. هەروە ڕەتی کردوێتەوە کە گەڕانەوەی بۆ واشنگتن بە ئامانجی نێوەنگێری نێوان ئیسرائیل و ئێران بێت. لەلایەکی تریشەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دوای ئەوەی پرسیاری لێکرا سەبارەت بە ئاگەری تێوەگلانی ئەمریکا لە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران وتی هیچ لێدوانێک لەو بارەیەوە نادەم. دەشڵێت ئێمە پشتگیری ئیسرائیل دەکەین و ئێستاش کارەکانی ئیسرائیل ئاستێکی باشیان هەیە و پەیوەندێکی باشمان لەگەڵیدا هەیە. سەرۆکی ئەمریکا دەشڵێت ئێران لەم شەڕەدا سەر ناکەوێت و دەیەوێت دانوستان بکات و دەبێت بگەڕێتەوە سەرمێزی دانوستان. ئەم کۆنگرە ڕۆژنامەوانی هاوکات بوو لەگەڵ بە ئامانجکردنی بینای کۆمپانی پەخشی ئێران لاتاران لەلایەن ئیسرائیلەوە و کە لە لەدانێکی بەهێز بوو بە گوێرەی میدیاکان ئێران زیانێکی گیانی لێکەوتەوە. هەروەها نەتانیاهو لا وەڵامی پرسیارێکی ڕۆژنامە نووسان لەبارەی ڕەتکردنی پلانی ئیسرائیل لەلایەن ئەمریکاوە بۆ کوشتنی خامنەیی ڕابەری باڵای ئێران ڕایگەیاند ڕەتی ناکەینەوە بە پێچەوانشەوە ئەمە ناکۆکیەکە گەورەتر ناکات بەڵکو و کۆتایی پێدەهێنێت. نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند بە ئامانجگرتنی عەلی خامنەیی ڕابەری باڵای ئێران کۆتایی بە شەڕی بەردەوامی نێوان ئیسرائیل و ئێران دەهێنێت کە کۆتایی هەفتەی ڕابردوو دەستی پێکردو و تا ئێستا بەردەوامە. لا کاتێکدا باس لاگەری بەشداربوونی ئەمریکا لە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران و هێرشکردنە سەر بنکەی ئەتۆمی فۆردۆ دەکرێت باڵێزی ئیسرائیل لە ئەمریکا ئاماژە با ڕوودانی چەند ڕووداوێکی گەورە و خێرا لە ڕۆژانی داهاتوودا دەکات. لە چاوپێکەوتنی لەگەڵ کەناڵی میرتی ئیسرائیلی یەحیە لیتر باڵێزی ئیسرائیل لە ئەمریکا ڕایگەیاند شەوی پێنجشەممە و هەینی شتی حەپەسێنەر دەبینن. باڵێزەکە دەڵێت سورپرایزەکە بە جۆرێک گەورە دەبێت کە ئۆپەراسیۆنی تەقانەوەی پەیجەر و بێتلەکان لە چاویدا هیچ نابێت کە مەبەست لەی ئۆپەراسیۆنی تەقانەوەی ئامێرەکانی پەیوەندی حیزبوڵڵای لوبنانە لە ئەیلولی ساڵی پار کە بووە هۆی کوژرانی 37 کەس و برینداربوونی نزیکەی 30,000 کەسی دیکە. هەروەها لیتر دەڵێت تاکە وڵات کا بۆمبی حەشاشکێنی هەبێت بۆ ئەوەی بتوانرێت بنکەی ئەتۆمی فۆردۆ لە ژێر زەویدا لەنێو ببات ئەمریکای و باسی لەوەش کرد کە بنکەی فۆردۆ دەکەوێتە ژێر چیاکانی شاری قومی ئێران و ئامێری سنتریفیوجی پێشکەوتوو بۆ پیتاندنی یۆرانیۆمی تێدایە. میدیاکانی ئیسرائیل لەبارەی کوژرانی فەرماندەیەکی باڵای سەربازی ئێران ڕایانگەیاند عەلی شادمانی فەرماندەی بارگای خاتەمەل ئەنبیای سوپای پاسداران لەلایەن ئیسرائیلەوە کوژراوە. دەشڵێن چەند ڕۆژێک لەمەوبەر عەلی شادمانی لا شوێنی
غولام علی ڕەشید کە ئەویش لە یەکەم ڕۆژی بردومانەکانی ئیسرائیلدا کوژرا دەست بەکار بوو. هەروەها ڕەشەنگاند و علی شادمانی نزیکترین فەرماندەی سەربازی بووە لە علی خامنەی ڕێبەری ئێران. ئاژانسی هەواڵی فەرمی ئێران تەسنیم شەپۆلی نوێی هێرشی موشکی سوپای پاسدارانی لە دژی ئیسرائیل ڕاگەاند و چەندین موشک لە ئاسمانی ئیسرائیل دەبینرێن و سەرچاوەکان باس لەوە دەکەن کە لە حیفا موشک کەوتەتە خوارەوە. ئاژانسەکە ڕاگەاندووە لەم شەپۆلەدا هێزی ئاسمانی سوپای پاسداران چەندین موشکیان ئاڕاستەی ئامانجە گرنگ و استراتیژیەکانی قوڵای خاکی ئیسرائیل کردووە و باس لەوەش دەکەن کە کەناڵی چواردەی ئیسرائیلی دوای ئەوەی ئێران دەستی با هێرشە موشکیەکان کردو پەخشی پچڕاوە. ڕێکخراوی فڕۆکەوانی مەدەنی ئێران سەبارەت بە درێژکردنەوەی داخستنی ئاسمانی ئێران ڕایگەاندووە داخستنی ئاسمانی ئێران باهۆی ئەو بارودۆخە ناهەموارەی کە هاتووەتە پێش تاکو کاژمێر 2 پاشنیوەڕۆ درێژ دەکرێتەوە. ئاماژە بۆش دەکەن ئەم بڕیارە بە ئاگاداری فڕۆکەوانی نێودەوڵەتی بۆ پاراستن و سەلامەتی گیانی هاوڵاتیان و گەشتیاران دراوە. پەیوەست بە بارودۆخی ئێستای ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لا بەردەوامی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل پارتی ژیانی ئازادی کوردستان پەژەک بە بڵاوکردنەوەی ڕاگەاندراوێک ڕوانگەی خۆی ئاشکرا کرد و پانگەوازی لە گەلانی ئێران و بەتایبەت لە گەلی کورد کرد خۆیان بپارێزن و سیستەمی ئیداری خۆبەڕێوەبەری خۆیان بنیات بنێن. پەیمان ڤیان هاوسەرۆکی پەژەک هەڵسەنگاندنی بۆ ڕۆژنامەی یەنی ئۆزگۆر کرد و دەڵێت تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێران بێگومان جێگرەوە هەیە و دەست نیشانیشی کرد ئەوەی ئازادی دێنێتە ئێرانەوە تێکۆشانی دیموکراتیکانی گەلان و شۆڕشی ژنجیان ئازادیە. پەیمان ڤیان دەڵێت لا دەرەوە کۆتایی بە هەموو هێژمۆنیەکی ئێران هێنراوە و لەم ئاستەیشدا گورز لە ناوەوەی ئێران دەدرێت و هەروەها بە ئاماژە با دۆخی ئێران دەڵێت ڕوخانی ڕژێمی ئێران بۆ هەرێمەکە و جیهان ئاژاوەیەکی گەورە لەگەڵ خۆیدا دێنێت بۆیە ئەم بابەتە بە ئاگاداریەوە بەڕێوە دەبرێت. هەروەها دەستنیشانی کردگەلی کورد لە ئێراندا کۆمەڵگەیەکی ڕێکخراوە و ئاگاداری بارودۆخەکەیە و دەشڵێت کورد لە ئێراندا داوای مافە بنەڕەتیەکانی دەکات و دەڵێت با پێچەوانی بانگەشەکانی ڕژێمەوە کورد جوداخواز نییە و ئێمە لەم پرۆسەیەدا بە ئاگاداریەوە دەجوڵێنەوە و زۆر باڕوونی هەڵویستی خۆمان نیشان دەدێن. پەیمان ڤیان لە بەردەوامی قسەکانیدا ئاماژە بە قسەکانی ڕێبەرۆ جەلان دەکات و دەڵێت ڕێبەرۆ جەلان پێش 20 ساڵ وتبووی کوردی ئازاد ناسنامەی نوێی ڕۆژهەڵاتی ناوینە و دەبێت ڕژێم باش بزانێت کورد مافە بنەڕەتیەکانی خۆی دەوێت و کورد لەگەڵ ئیدارەیەکی هاو بەشدایە کە باس لە فۆرمۆلەکان بکات. هەروە دەشڵێت کورد لەگەڵ شەڕدا نییە و ئاماژە با قسەی ڕێبەرۆ جەلان دەکات کاوتوێتی کوردایەتی ئیدی حەقیقەتێکی مسوگرە. خۆشەویستان بۆ هەڵسەنگاندنی دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئێران و جەنگی نێوان ئێران و ئیسرائیل لە بەردەوامی 5مین ڕۆژیدا دەچینە لای هاوکارمان ڕۆژنامەوان فەرمان محەممەد پەیوەندی بەڕێز فەرمان لەگەڵمانی سڵاتان لێبێ بەخێر بێ. زۆر سپاس دەکەم هەر بژین وە سڵام هەیە بۆ هەموو جێگرای رادیۆکە. سپاس دەکەین. بەڕێز فەرمان ئەوڕۆ لە درێژەی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران دوایین زانیاریەکانتان بە نسبەتی ئێران و ئیسرائیل چۆن و ڕووداوەکانی ئەم دوایەمان بۆ باس بکەن. بەڵێ من هەوڵ دەدەم تەواوی زانیاریەکان بە کورتی بخەمە ڕوو، بەڵام دەبێت لە زانیارێکی گرنگ کە تا ئێستا کە لە زۆرترین میدیاکانیش باس نەکراوە ڕۆژی زیندانیان لە زیندانیان بە تایبەتی لە کرماشان دوێنێ لە کاتی هێرشەکە بۆ سەر کرماشان دیارە لە نزیک زیندانی دیزل ئاباد لەبێ ئەو هێرشە پێکاتوە بەهۆی مەترسیەوە زیندانیەکانی ناو زیندانی دیزل ئاباد هاتوون ویستیانە ڕابکەن خۆیان ڕزگار بکەن، بەڵام لەوێ ڕوبەڕبوونەوە لەگەڵ پاسوانان و هێزەکانی ڕژێم لە زینداندا ڕوو دەدا، ئەوان دەست بە سەرهەڵدان دەکەن، هاوشێوی شۆڕشە ئاسا چەندە ویستیانە
کە دەرباز من بەڵام ئەم شەڕ و پێکدادانە لە نێوانیاندا پەرە دەسێنەیە بە جۆرەی زانیاریەکان ئەوەی کە تا ئێستا کە کەوتوتە دەستی ئێمە و باسی لێوە دەکرێت باس لە کوشتانی 10 کەس دەکرێت لە زیندانەکە، یعنی ئەمە ئامارێکی زۆرە و ڕژێم دەیشارێتەوە تا ئێستاکە کەس دەستی پێناگا، یعنی ئەمە ئەوەی کە کەوتوتە بەردەستی ئەمە. لە لایشترەوە ئەوەی کە پەیوەندی بە زیندانی ئورمیەوە هەیە، ینی بەڕاستی لەوێش بە هەمان شێوە دۆخەکە هێندە باش نییە، دۆخەکە خراپە، بازەوە دەکرێت لە زیندانی ئورمیە لە دوێنێەوە چەند زیندانیە گوازراونەتەوە بۆ شوێنێکی نادیار، ئەمەش نیگەرانی لای زیندانیانی تر دروست کردووە و تەنانەت لە دەرەوەش زیندانیان لای کەسوکارەکان یا بڵێ نیگەرانی لای کەسوکارەکانی زیندانیان دروست کراوە و ئەوەی پەیوەندی بە زیندانی ئەڤینی تارانەوە هەیە. بەڕێز میدیانی ژمارەیەکی زۆر لە هێزەکانی ڕژێم ڕەوانەی ئەو ناوچەیە کراون و دەوروبەری زیندانیان گرتووە لە ترسی یان لە هەر حاڵەتێکی پێکدادانەمە پەیوەندی بە زیندانەکانەوە هەبوو. بابینە سەر بابەتی هێرش و با بڵێ هێرشە موشەکیەکانی هەردوولا بە درێژایی شەوی ڕابردووە خۆتان ئاگدارن هێرشەکانی هەردوولا بەردەوام بوو و تا بەرەبەیانی ئەمڕۆ تا ئەم ساتەش هێرشەکان بەردەوامە. ئیسرائیل بازەوە دەکاتن دەڵێ ژمارەیەک لە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێرانمان لە ئاسمانی جۆلا خستۆتە خوارەوە، هەروەها ئێران دەڵێتن ئێمە با بڵێن شەپۆڵێکی موشەکی ترمان ئاراستەی ئیسرائیل کردووە و بەرەبەیانی ئەمڕۆ دیسان جارێکی تر تاران کراوەتەوە ئامانج بە جۆرەی ئەو زانیارانی کە دەستی ئێمە کەوتووە لە شاید حاڵەکان لە ناو تارانەوە بازەوە دەکرێتن دەڵێ لە ڕۆژاوای تاران دەنجی تەقینەوە بیستراوە و ئاگری دووکاڵ بیستراوە و لە هێرشەکەی سەدا و سیما تا ئێستاکە کە دوێنێکرایە سەر سەدا و سیما بازەوە دەکرێت سێ بریندار هەبووە، خەڵکی زۆر تاران چۆڵ دەکات ئێستا، ینی شەپۆڵێکی چۆڵکردنی تاران دەستی پێکردووە، تەنانەت ڕێگاکان ئەمە هەڵناگرێت، تەنانەت دەواازەی شار بۆ چوونە دەرەوە لە تاران هێندە قەرەباڵغ بووە، خەڵکی ینی ئەگەر پێشتر 4 ساعتت بیستمایە لە شوێنەکە بچ ئێستاکە بە بەراورد بۆ چەندین ساعت دەوێت بۆی کە بگەی بە تاران لە تاران دەربچی. ئەمە ڕەوشی وڵاتیانە و لە تاران بە تایبەتی. هەروە ئیسرائیل سوورە لەسەرەوە باسەوە دەکاتن دەڵێت ئێمە بەردەوام دەبین لە هێرشەکانەوە دەبێت ئامانجەکانی خۆمان بپێچین، بۆیە داواش لە خەڵکی تاران دەکاتەوە جارێکتر کە ئەم شوێنانە چۆڵ بکەن. هاوکات ئێرانیش بە هەمان شێوە ئێران هۆشداری داوەتە ئیسرائیل باس لە چۆڵکردنی حیفا و هەروەها تەلەڤیڤ دەکات و باس لەوە دەکاتن ئەم شوێنانەی کە یا ئەم خەڵکەی لە دەوروبەری هەردوو کەناڵی 24 ئیسرائیلی و ئای 24 ئیسرائیلی دەکاتن دەڵێ ئەم شوێنە چۆڵ بکەن چونکە لە تۆڵەی با بڵێن ئەم هێرشەی سەر سەدا و سیما دەیان کاتە ئامانج. ئەوەی کا پەیوەندی بە کاردانەوەکانەوە هەیە تا ئێستاکە ببوورە شتێکم لەبیر چوو تایبەت بە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بنکەیەکی سەربازی لە شنۆ کراوەتە ئامانج، ینی هاوڵاتیان تەنانەت ئەم وێنەی ئەم بنکەیان گرتووە بڵاویان کردوتەوە و باسەوە دەکرێتن بنکەکە شەوی ڕابردوو کراوەتە ئامانج، بەڵام تا ئێستاکەش دووکەڵی ئەم هێرشە بیندراوە. ئەمە لە ڕۆیشترەوە بۆ هەر پەیوەندی بە ڕۆژهەڵاتی کوردستان بۆی کە دەربازی بابەتێکتر ببین وەکو بە زۆر بە کورتی ڕۆژی خەڵک خراپە، بازار گرانە، هاوڵاتیان بە زەحمەت هەندێک پێداویستیان دەست دەکەوێت. ئەمە پێشتر ئەو ڕۆژەی کە خۆڵقێنرا بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا 2 بەرامبەر 3 بەرامبەر زیادی کردووە بۆ پێیکە لە ئەمبارەکان لە شوێنەکان ئەو بازرگانانە خواردن و خواردەمەنیان دەشاردەوە نەیان دەدا بازارەکان ئێستا کە زۆر زۆر قورستر و زەحمەتتر بووە. ئەوەی پەیوەندی بەکاردانەوەکانەوە هەبێگە دەرفەت هەبێ من زۆر بە کورتی باسیەوە دەکەم 20 وڵاتی ئیسلامی کە دوێنێ ئێوارە سەرکۆنەی ئەم هێرشانەیان کردووە و ئیسرائیلیان بۆ تۆمەتبار کردووە کە دەڵێن ینی یاسا نێودەوڵەتیەکانی بەزاندووە. هەروەها ڕەوشی بابەتێکی تر ئەوەی ترامپەوە خۆی ئاشکرایە کە ترامپ جارێکی تریش ئەم ڕۆژ دووباتی کردەوە کە دەڵێتن بە هیچ شێوازێکەوە پاشکەس نابنەوە و ناگەڕێنەوە سەر گفتوگۆکردن لەسەر بابەتی پیتاندنی یۆرانیۆ و بە هەموو شێوازێک ڕەتی دەکەنەوە. هاڵێکی تر کەمپینی سێشەمانەی زیندانیان نابوو سێدارە
ئەویش بەهماشەوە ئەمڕۆکە لێدوانی خۆیدا کە لە 73 هەفتەدایە بەتوندی ئەم هێرشانیان شەرمەزار کردووە. هاوکات باسییان لەوە کردووە دەڵێن شەڕ و سێدارە دوو ڕووی یەک دراون. سەرباری ئەوەش دەڵێن ئێران سەرباری ئەو هێرش و دۆخەش کە خوڵقێنراوە بەڵام تا ئێستا کە لە سێدارە نەوەستاوە و بازەوە دەکەن تەنها لەو مانگەدا 126 کەس لە سێدارە دراون. بەڵێ ڕاستە. هەر لە سەر زانیاریەکان لە ناوخۆی ئێران شتێکیش هەیە کە بنزین نییە، ینی زۆر کەس شارێکی گەورە و کوتاران کە 11 میلیۆن دانیشتووی هەیە بنزین نییە کەوانە بتوانن بڕۆنە جەیەکی ترکە ئەوە دەستوری چۆڵکردنی هاتووە. بەڵێ یعنی بڵێ ئەمە یەکە کە لە بابەتەکانی تر ینی دیمەنەکان دوێنێکە بە تایبەت بۆ ئێمە نێردرا بوو لە ناو تارانەوە دەری دەخاتن، ینی نۆرێشی زۆر بۆ بنزین و جگەلەوەی کە ئەو نۆرەی بۆ بنزین ینی بەستراوە خەڵکی بەدەبەوە ماتۆرسکیل هەمووی لە ئەوە وەستاون بۆ ئەوەی کە تاران چۆڵ بکەن، تاران بەجێبی هەڵن، تارانێکی 16 ملیۆن و 800,000 کەس، ینی ئەمە دۆخەکەیەتی ئێستا ینی هیچ ئامادەکاریەک بۆ ئەم شەڕە نەکرابوو و ئێستا خەڵکی تاران لە ڕەوشێکی زۆر سەخت و دڵە ڕاوچێ و دوودڵی تا دەژین و تارنووسیان ڕادەسی قەدەر کراوە مرۆڤ دەتوانێت وا بڵێ. ئەمە بۆ هەموو خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕاستدا تارنووسیان ڕادەسی قەدەرێک کراوە کە ئەم دیوی دیار نەبێ، نازانم بەیانی چیان بەسەر دێ. بەڵام ئێستا ئەوەی سەرباری ئەوەش یعنی خاڵێک هەیە بەڕێز میدیانی سەرباری ئەو دۆخەش کە لە ئێران خۆڵقاوە ئێستا ڕژێم دەستی لەسەر کوتکاری هاوڵاتیان ترسی لەوە هەیە کە ئەم شەپۆڵە بتەقێتەوە بەڕوویاندا کاتێەوە هاتووە چکە بەڕاستی من پێم وایە تا خەڵکی لە ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ڕانەپەڕێ پانتاییەکی جوگرافی بەو شێوازە گەورەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەچەند بە موشەکەکانی ئیسرائیل ینی پێم وانە ینی بۆ شێوازە بڕۆ لە پێویستی بەوە هەیە دەکرێت لاوازیکە دەکرێت بێهێزیکە دەکرێت وای لێ بکە کە بژێرخانی ئەتۆمی و ئەم بابەتانەی تر حتا پەترۆڵ و ئەگەر سیر و کێسە لە پێشتر ئەگەر تەنها بنکە ئەتۆمیەکان ئامانجی ئیسرائیل بووە ئێستاکە هەموو تەواوی سوپا و بنکەی سەربازی ئەمانە دەکرێنە ئامانج بۆیە من پێم وایە لە داهاتووشدا ینی ئەمە پێویستی بە سەرهەڵدانێکی ناوخۆ هەیە بۆ جێگیرەوە. باشە بەڕێز فەرمان تۆ باسەکەت بردە ناوە خۆی ئێران ئێستا شتێک کە زۆر سەیرە ینی ئاڕاستەکە چێتە ئەو لە باسەکەمانە دوێنێ لە یەکێک لەو ڕێفۆرم خوازانەی ئێرانی کە ڕێفۆرم خوازێکی ئێرانی و لە بڵین دژ بە دەسەڵاتی چۆن بڵێم دژ بە دەسەڵاتە وتویەتی لە ئێستادا کە زیاتر لەوەی کە هێرشەکانی ئیسرائیل ئەوە شەرمەزار بکە وتویەتی زۆر کەس لە ناوخۆی ئێران بە تایبەتی وەک خۆی دەڵێ کوردەکانی ئەوانە هاتوون بوون بە سوی خوڕی ئیسرائیل دەبێ ئەوانە لە سێدارە بدرێن، ینی لەسەر ئەو دۆخە باسی هێشتا ئەوەی کە ئەوە سیخۆری ئیسرائیل و دەبێت لە سێدا بێ هیچ دادگایەک بێ هیچ شتێک، ینی تۆ ئەوانە چۆنە بینی؟ یعنی خۆی ئەمە دەرەنجامەکەی و سیاستەی دەسەڵاتدارانی ئێرانە کە بەم ڕۆژەی گەیاندووە، ینی لە چرکەساتی یەکەم ینی ئەوانەی کە بیریانە خۆنە زۆر نییە لە 43 ساڵی ڕابردوو کاتێک هاتۆتە سەر حکم ئیتر تا ئەم ڕۆژ لەسەر ئەو بناغەیە ئەم سیستەمەی داڕێشتووە دژی گەل لە هەر بەهانەیەکی بچوو گەڕاوە بۆ ئەوەی کە یەکێک لە سێدارە بدا، لە هەر بەهانەیەکی بچوو گەڕاوە بۆ ئەوەی یەکێک بخاتە زیندانەکانەوە، زیندانەکانی کردووە بە شوێنی مەرجی هاوڵاتیانی ینی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران گەلانی ئەو کۆمەلگایە ئەو لە دوای بەهانەیە گەڕاوە بۆ ئەوەی کە پێشتریش یعنی مەشتێکی تازە نیە چەندین کەسی بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل بە تۆمەتی بابجاتیکردنی خوا چونکە پێی وایە لەسەر ئەرز ینی ئەو پێی وایە ڕژێم ئێران ئەو خوا لەسەر ئەرز نوێنەراتی خوا دەکات لەسەر ئەرز. ڕاستە بەڵام لەم دۆخەی ئێستایە لەو دۆخەی ئێستایە پێت وایە ئەوە بۆ ترساندن و تۆقاندن یا بەڕاستی فۆنکسیۆنێکی هەیە؟ بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا لە 2 ڕۆژی ڕابردوودا 2 کەسی لە سێدارەدا ئەوە بە تۆمەتی سێخوڕێکردن بۆ ئیسرائیل
يعني ئێستا دەیەوێ ینی ئەوەیە کە دەڵێ شێری ناوخۆ گورجی دەرەوە کوردەواری شتێکی وایە، بەڵام ئەمە لە ڕژێمی ئێران قەوماوە، بۆیە ڕدۆخێکی وای دروست کردووە، یعنی لەگەڵ ئەم هێرشانە فریا ئەوە دەکەوێتن کە خەڵکی خۆی سەرکوت بکە، ئەمەی کە پشت بە کۆمەلگاکە نابەستێ، ئەمەیە ئەم فەلسەفەی نەتەوە دیموکراتیک یان کۆنفیدرالیزمی دیموکراتیک کە پێشتر ینی ناکرێم باسی بابەتێکی لەو شێوەیە بکرێ و باسی تێزەکانی ڕێبەر ئاپۆ نەکرێت. ئەو بازەوە دەکاتن کە دەڵێت ئەگەر پشت نەبەستن بە کۆمەلگا، پشتکردن لە کۆمەلگا، ینی ئەمە نەتیجەکەیە، نەتیجەی دەوڵەت نەتەوە ئەوڕۆکە بینیمان و چەندین ساڵ لە بەرجی پێنجەمی پارێزنامەکانی ڕێبەر ئاپۆ، یعنی جار بەڕوونی باز لە دۆخی ئێستا دەکات کە چەندین ساڵ بەر لە ئێستا کە نووسیوێت، یعنی هەم باز لە دۆخی ئێران هەم لە ئیسرائیل دەکات. یعنی من ئەو ڕۆژە جارێکتر پێداچنەوە بۆ ئەوە کردو خوێنمەوە بڕوا بکە وەکەوە وابێ ئاوێنەیەک لەبەر چاوی بۆ ئێستاکە بێت نووسیوێت. ئەمە دەرەنجامی سیاسەتی دەوڵەت نەتەوەیە لە تەواوی جیهان و تەنانەت لە شوێنە دەوڵەت نەتەوەکان، ینی هەمیان یەک عەقڵیەت و یەک ڕوویان هەیە، بەڵام بەڵێ لە داهاتوودا هەر دەوڵەت نەتەوەکان خۆیان یەکتر دەخۆن، یەکتر بێهێز دەکەن. یعنی ئەم شەڕ و ئاشوبە ئەنجامی ئەوەیە بۆیە ڕژێمی ئێرانیش ئەمڕۆکە تا ئەم کەساتش دەست لە کوشتنی هاوڵاتیانی خۆیان و سەرکوتکردنیان هەڵناگرن. ڕاستە بەڕێز فەرمان لە ڕۆژی ڕابردوو دەوڵەت باخچەلی وتبووی دوای ئێران سەرەی تورکایە کە دوێنێ ئەردوغانیش ئەوەی هین کرد بوو کە ئێمە زۆر لە ئاستێکی باڵاداین لە سەربازی ئەو شتانە. پێتان وایە لە ئەگەری لە ناوچوونی حکوومەتی ئێران یا شەڵەژانی ئەم وڵاتەم دۆخە بە چ شێوازە کاریگەری دەخاتە سەر تورکیا بەڕای ئێوە؟ یعنی بەڕاستی ئەگەر بۆ وەڵامدانەوەی پرسیارە دەبێت تۆزێک شرۆڤە بۆ بابەتەکە بکەین و چۆنیەتی سەرهەڵدانی ئەمە و دەبێت پرسیاری ئەو بکەین ئەمریکا بۆچی ڕاستەخۆ خۆی بەشداری ئەمەی نەکردووە و شەڕی نەکردووە. تا ئێستاکە ئەمریکا بەشدارە، بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ نا، ئەوەی کە داویەتی لۆجستیە دەیداتە ئیسرائیل و بڕیارەکانە پشتیوانی تەواوە، سیستەمی بەرگریە، ینی ئەوە بیرمان نەچێت چەند کەشتیەکی تری سەربازی ئەمریکا ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و 24 فڕۆکەی ڕەوانەی ناوچەکانی ئەوروپا و چەند شوێنێکی تر کردووە. یعنی ئەمە پشتیوانێکی ڕاستەوخۆی ئەمریکایە، ئەمە سیاسەتی ئەمریکایە، گۆڕینی ئەو گۆڕانەی کە بەسەر سیاسەتی ئەمریکا داهاتووە لە ناوچەکە ئەمە دەخوازێ. ئەمریکا پێشتر ئەگەر ڕاستەخۆ لەگەڵ ئێرانە، ڕاستەخۆ لەگەڵ تورکیایە، ڕاستەخۆ لەگەڵ رووسایە، لەگەڵ هەر وڵاتی بچووک بچووکی ناوچەکە مامەڵەی کردبێ، ئەمڕۆکە نا سیاسەتی ئەمریکا دوای با بڵێن شەڕی عێراق و دواتریش باری عەرەبی و شەڕی سووریا کە مایەوە، ئەمە پەیوەندی بە گۆڕینی سیاسەتی ئەمریکا هەیە لە دنیادا و لە ناوچەکە و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو دەیەوێت ئێستاکە لەگەڵ جەمسەرا ئیش بکە، جارێشتر ناوێت گفتوگۆ لەگەڵ ئێرانێک بکە، لەگەڵ تورکیایەک بکە، لەگەڵ کە ڕۆژانە کە بەردەوام دەبن بۆ کێشە و سەرێشە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی تر بە ئارەزوی خۆیان مافی مرۆڤ و پرچی دیموکراتی و نازانم چی و پێشێڕکردنی ئەوانە لە دەست خۆیان بووە هەر کاتێ ویستیان و کرد بیان. ئێمە ناڵین ئەمریکا با بڵێن فریادڕەزێکە دێگەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نەخێر ئەو سەرچاوی قەیرانەکانە، ئەمە بابەتی شترە، بەڵام باس لە گۆڕینی سیاسەتی ئەو دەیەوێت ئێستاکە سێ جەمسەر هەبێ لەگەڵ چین، لەگەڵ رووسیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەگەڵ ئیسرائیل ڕاستەخۆ مامەڵە بکە و دەکرێت بڵێن ئەمریکای دووەم، ئەمریکای بچووک لە ناوچەکە ئیسرائیل. بۆیە ئەم دەوڵەت نەتەوانەی کە لەسەر ئەم شێوازە کاتی خۆی دەستیان هەبووە، ئەمریکا خۆی دەستیە بووە، ئەوروپا دەستیە بە لە دروستکردنی ئەمانە، ئیتر کاتی ئەویان هاتووە تەمەنیان بەسەر چووە و دەبێت گۆڕانکاریان بەسەر بێ. بۆیە ئەوەی ئێران کە ئێستاکە ڕوودەدا باخچەلی عاقڵە ژیرە بۆ بابەتە و ئەردوغانیش دەرچی بۆ کردووە لە لێدوانەکەیدا بیسمان، ئەوان باش دەزانن، بۆ ئەم لێدوانە دەدەن لە بەلاش نایدەن. لە دوای ئێران ڕاستەخۆ سڕی تورکیایە، دەبێت نۆرەی تورکیا بێت و تورکیا
ئەو پرۆژەی ڕێبەر ئاپۆ جێبەجێنەکە بە دەردی سووریا دەچێت خۆی ڕێبەر ئاپۆ زووتریش وای ینی زووتر وای وتوێ ئەگەر ئەوەی کە من دەسم داوە دێت ئەگەر نێنە پێش نەیکەن چارەنووسان چارەنووسی سووریا دەبێت چارەنووسان چارەنووسی ئەفغانستان و عراق دەبێت ئەمە بۆ ئێران و بۆ عراق و بۆ سووریا و بۆ تورکیاش ڕاست دەبێت یعنی ئەو کاتە وای وت و ئێستا کەش ئەمە شتەکان دێتە دی بۆ هەم بە بڕوای من ینی ئەم ئاگرا ینی دەبێت ئەو پرۆشکە بپەڕێتەوە بۆ تورکیا ینی ناکرێت تورکیایەک تا ئێستاکە بە ئارەزوی خۆی مامەڵی کردووە چۆنی ویست بێ پەلهاوێژی کردووە ویستویەتی خەونە عوسمانیەکان زوندوو بکاتەوە پەلهاوێژی کردووە بۆ عراق و تەنانەت بۆ لیبیا چووە پەڕیوەتەوە بۆ قەرەباخ بیرمان نەچێت ینی شەرق قەرەباخمان بیرە و هەموو ناوچەکەیا دەستێوە دەدا قوبرس ئەوە هەر ینی بابەتێکە جێگای مناقەشەی نییە لەگەڵ لەسەر ئەو هینا و ئیسرائیلیش باش دەزانێ و لە کتابەکەی خۆیدا بنیامین نەتەنیاهوو بەڕوونی باسی لەوە کردووە کاتی خۆی بیرمان نەچێ ئیسرائیل تا ئێستاکەوەی بیرماوە لە هەشتاکان چۆن ینی هینەکرێت مەسەر لەلایەن تورکیاوە ینی ئەمانە لە لای ئیسرائیل ڕوونە و لە لای ئەمریکا ڕوونە بۆیە تورکیا تەواو دەبێت لەم دۆخە بترسێ ئەگەر هەنگاو نەنێ بەرەوت ئەو پرۆژەیە کە ڕێبەر ئاپۆ ناویەتی دان بە مافی کورد ماگەلانی تر هەروەها پرسی دیموکراسی ینی ئەمانە ئەم قۆناغن تێنەپەڕێنێ بە دڵنیاییەوە ینی شەڕێکی ئەوها لەو شێوەیە چاوەڕوانی تورکیاش دەکات. زۆر باشە دوایین پرسیارەوەی زۆر کەس باس لەوەکەن ئەڵێن ئەمە قۆناغێکی زێڕینی کووردە چونکە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەڕێژێتەوە ئەگەر کورد یەک دەنگی و یەک هەڵویستی هەبێ دەتوانێت زۆر بۆ کورد باش بێ ئێوە پێتان چۆنە ینی ڕای ئێوە بەڕاستی بە پێچەوانەوە هەیبینم ینی قۆناغی زێڕینی کورد و قۆناغی ئەم ناولێکردانە ینی بۆ نمونە ئەمە ئەگەر ئێمە ئەو هیوایە لەسەرەوە هەڵبستنین کورد ئەو هیوایە لەسەرەوە هەڵبستێ بڵێ ئەمریکایەک بێتە فریاد ڕەز و ڕزگارم کە ئیسرائیل بێتە فریاد ڕەز و ڕزگارم کە چاومە لە دەستی ئەوە هێشتر بێ ئەمانە دوجار هەر دەوڵەت نەتەوان هەر عەقڵیەتیان هەیە ئەوان هیچ کاتێک بەرژەوەندی گەلان و مافی گەلان ینی ڕەچاو ناکەن ئێمە نمونەی زۆرمان هەیە لەو بابەتدا ینی بۆیە من پێم وانییە مەسەلەن ئەوانە بتوانێن بەڵێ قۆناغی زێڕینی کووردە لە حاڵەتێکە بە شێوازێک ئەگەر خۆی بەڕێخستن بکە خۆی ئامادە بکە بۆ هەر دۆخێک لەم گۆڕانکاریەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پشتی خۆی ببە و پشت بە گەلام بەستێ ینی بە هێزی گەل بەستێ مەبەستم لایەنە سیاسەکانە ینی ئەگەر ئەم ئامادەکاریان نەکرێ من پێم وانییە مەسەلەن هیچ شتێک بۆ با بڵێن کورد لەگەڵ خۆیدا بێنێ ئەوەی کە کورد دەیکاتە بەدەست و بە فکر و بە هیزری خۆیە وەرە فەرموو سیرکە مەسەلەن بۆ نمونە ئەو قۆناغی کە دوای 45 ساڵ لە تێکۆشان و قەباتی گەریلا قەباتی ئازادی قەباتی فکری ئەنجامەکە ئەوەیە ئەگەر کورد ئەوەی نەکرد وایە بڕوا بکە چێت ینی منە پرسم لەوانەیە کە پێیان وایە قۆناغی زێڕینی کورد بەم شێوازە دێتە پێش ینی چێ دەهات شتێک بۆ کورد بێنێ چێ دەیوت تۆ چی ئەسڵەن کورد کاتێک ناسنامەکەی لێسەندرا بووە کاتێک زمانی لێ قەدەغەکرا بوو کاتێک نێژرا کورد نێژرا بوو ئەگەر کورد نەبێ و ئەگەر ئازار و ئێشی ئەو گەلە و نێژتنی ناوی ناسنامەی کورد نەبێ کە ئۆجەلان دەرچی پێدەکات و دێ پەکەکەی لەسەر دامەزرێنێ ئەمڕۆکە چه باسی کوردیە کرد بۆیە من پێم وایە دەبێت کورد واز لەو خەونە ینی خەونە گەورە و با بڵێن بەهشت ئاسا و ینی ئەوەنە دڵساف و ساویکە نەبێت ئەم بە کوردیەکەی مەبەستم لایەنە سیاسەکانە مەبەستم سیاسەکان ئەوانەی کە ئەمڕۆکە نمایندا یانیش با بڵێن پێشنگاتی ئەم دۆخە دەکەن و دەبێت بە ژیرانە ینی بە خوێندنەوە بۆ مێژوو وەکەوەی ڕێبەر ئاپۆ دەڵێ ئەگەر ئێمە باش لە مێژوو نەگەین ناتوانین هەڵسەنگاندن بۆ بڕۆ بکەین ئەگەر ئەمڕۆ باش نەخوێنینەوە ئەوە ناتوانین بەیانی ببینیت یعنی بۆیە دەبێت ئەمە ببیندرێ
يعني ئەگەر لەسەر و بانگوازی ڕێبەر ئاپ و بەبنەما بگیرێت و خۆشبەختانە مەسەرەن بەژاکیش مەسەر هەر لەو دۆخە ڕاستەخۆ نەخشە ڕێگایەکی پرۆژەیەکی ئامادە کردو و داوای لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کرد گوند شار ماڵ یعنی گەڕک هەموو ئەنجومەنێک بۆ خۆتان دامەزرێن لە دەوری ئەو ئەنجومەنە کۆبنەوە خۆتان بەڕێخستم بکەن خۆتان بۆ هەر ئەگەرێک ئامادە بکەن یعنی ئەگەر وا بواە پەژاک یعنی حزبێکیەوەنە کاریگەر نەهات مەسەلەن مادام قۆناغی زێڕینی کووردا نا قۆناغی ئەو تێکۆشانی کووردا قۆناغی نوێی تێکۆشانی کووردا ئەو تێکۆشانەش بە خۆ بەڕێخستن دەبێت ئەو تێکۆشانە بەوە دەکرێت کە ئیتر یعنی خاڵێک دابنێت دەست بە قۆناغێکی نوێی فکری بکەن یعنی هەر شۆرشێک بینیمان ئەگەر شۆرشی فکری لە تەکانە بێ ئەو کاتە هیچ واتایەک نابەخشێ و بینیمان چەندین وڵاتی بەم شێوازە ئیتر لە ناوچوون یعنی شۆڕشیان کرد شۆرشەکەشیان سەریان کرد بەڵام ئەنجامەکەی نەبوو یان نمونەی وا زۆر پێویست ناکەن لێرە باسی بکەین. ڕاستە زۆر سپاس بۆ بەشداربوونت بەڕێز فەرمان محەممەد لا سوێدەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بیسەرانی رادیۆکەشتا زۆر سپاس. خۆشەویستان گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.